سیمپۆزیۆمێکی زانستی لەلایەن کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی بە هەمانگی لە وەکو جەنابەت باس کرد لەگەڵ ڕێکخراوی تەندروستی چاودێری تەندروستی کوردستان ئەم سیمپۆزیۆمە زانستیە ئەنجام دەدا کە ئێمە بووین بە چەتری کۆکەرەوەی چەند زانکۆیەکی سنووری خوێندکاری چەند زانکۆی سنووری پارێزگای سلێمانی وەکو زانکۆی کۆمار وەکو زانکۆی سلێمانی کە کۆلێژی پزیشکی کۆلێژ دەرمانسەزی و کۆلێژی تەندروستی پزیشکی ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەژێر چەترێکە ئەمڕۆ کۆمەڵێک پەیامی زانستی بۆ نمونە خوێندکارێک لە بە کۆلێژی پزیشکی کە باسی ڕۆڵی زانستیانەی پزیشکان دەکا و هەڵسوکەوتی زانستیانە لەگەڵ ئەو نەخۆشانەی کە دێنە لای پزیشکەکان و خوێندکارێکی تر ڕۆڵی پەرستاران باز دەکات لە هەڵسوکەوت لەگەڵ ئەو نەخۆشانە کە دێنە لای پەرستارەکان و خوێندکاری ترمان لە زانکۆی کۆمارەوە ڕۆڵی تاقیگەیەکان دەرەنجامە تاقیگەیەکان کە بە داتا لایەتی داتای چەندین ڕاپرسی کردو کە داتاکان ئەمڕۆ پێشکەش دەکات لەم سیمپۆزیۆمە زانستیەدا و ئاخیر جاریش کە خوێندکارێکی کۆلێژی دەرمانسازی زانکۆی سلێمانیە کە زیادبوونی ئەو هەموو تاقیگە بڵێن ئەم هەموو دەرمانخانانەی کە لە سنوورە لە هەرمی کوردستاندا کراونتە ڕۆڵی نێگەتیڤ و ڕۆڵی پۆزەتیڤیشیان باز دەکات کە ئەویش بە داتای کۆکراوی داتاکان لەلایەتی کە ئەم بابەتە زانستیانە ئەمڕۆ لەم سیمپۆزیۆمە زانستیە کە ئەمڕۆ دەخانە ڕۆژێک دەخانێ هەمووی دەخرێتە ژێر گەنگەشە و لێکۆڵینەوە.